خۆشتان لەبێت بینەرانی بەیانی 24 بۆ هیواییکە لەش ساڵ و تەندروست بن لایەنێکی جوان بەیانێکی شاد و بەیانێکی پڕ لە وزەتان دەست پێ کردبێت. بێگومان پرۆگرامی بەیانی 24 هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە جوانترین بابەتەکانتان بۆ ئامادە بکات. جا لەگەڵم بن ئەمڕۆ ئێستا سەردەڕی هەندێک لەو بابەتانەتان بۆ باسەکەم بۆی بزانن ناوڕۆکی بەرنامەی ئەمڕۆ چی ئەبێت. ئەویش بە بەدەست پێکەین کە ئەمڕۆ بەردی بناغی پرۆژەی سنتەری خانمانی خانەنشین لە باغی شاری هەولێر دائەنرێت و لەموو دووە تەنیا بەس پیاوانی کە دەتوانن بچنەوە باڵکو خانمانی خانەنشینیش دەتوانن بچنە سەرتەرەکە و کاتێکی خۆش لەوێ بەسەر بەرن. لە تەوەرێکی دیکەی ئەمڕۆی بەیانی 24 ئەچینە نێو دنیای فانتازیا و عەشق و عیرفان. ئەم بەیانێ باسی نووسینی شعر و هەنراوە دەکەین بۆ شاعرێکیش میوانمان بێت. گروپێکی میوزیکی گەڕۆ کە لە چەندین پێکهاتە و ئاینی جیاواز پێکهاتوون لە ڕێگای وەرکشۆپ و سازدانی کۆنسرت و نمایشی شانۆیەک و چالاکیەکی هونەری گروپەکە لەلایەن چەند هونەرمەندێکی بیانی و ناوخۆیی دروستکراوە چالاکیەکانیش لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان و عێراق نمایشەکرێت. جا ئەو بابەتێک کە ئێستا بۆ خانمانی خانەنشین گرنگە ئەوەیە کە بڕیارە ئەمڕۆ لە ڕێوڕسمێکە لە باغی شاری هەولێر بەردی بناغی پرۆژەی سنتەری خانمانی خانەنشین دابرێت. دانانی بەردی بناغی سنتەری خانەنشینی بۆ خانمان لە کاتێکایە کە تاوەکو ئێستا لە سنتەری خانەنشینانی هەولێر تەنیا پیاوانی خانەنشین مافی ئەندامێتییان هەبوو لەوێ و ئەیانتوانی کە سەردانی ئێوە بکەن و لە دوای کە کەسێک خانەنشینە بە بێگومان دەوامی نامێنێت و کاتێکی زۆرتری پش و دان ئەمێنێت. بۆیە لەبێ ئەتوانن لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیان و هەروەها لەگەڵ هاوپشەکانی خۆیان لەوێ دابنیشن بەیەکەوە گفتوگۆ بکەن. بەڵام لەمە دووە ئافرەتانی شەتوانن فۆرمی ئەندامەتی پڕ بکەنەوە و بەشی خانمانی خانەنشین لە سنتەرەکە ئەکرێتەوە بەشێکی تایبەتە و تایبەتیش کراوە هەر بە ئافرەتان. جا سنتەری خانەنشینی هەولێر سنتەرێکی ناحکومیە. ئەم سنتەرە قازانجنەویستە و ئەکەوێتە چەقی باغی شارەوە کە نوێترین باغە لە هەولێر لە ساڵی کۆنترین باغە لە هەولێر کە لە ساڵی 1937 لەلایەن خەلیفە فەندی بنیاد نراوە. وزانیاریتان ئێستا سەبارەت بەوە پێدەم کە سنتەری خانەنشینانی هەولێریش لە ساڵی 2008 کراوەتەوە و لە چەند بەشێکیش پێکاتوە. ئەنجا ڕێژەیەکی زۆری سەوزایشی تایە، هۆڵی دانیشتنی تایە، پەرتوخانەی هەیە، شوێنی تایبەت بە یاری سویدی و جگەلەوە بنکێکی تەندروستی تایە کە زۆر گرنگە بۆ خانەنشینان، مزگەوتی لەوێ تێدایە. جا هەموو ڕۆژێکیش لە حەوتی بەیانیەوە تا بانگی شێوان ئەو کاتانە ئەتوانن کەسەکان ئەندامەکانی ئێوە مافی چوونە ژوورەوەشیان هەیە خانەنشینەکان ئەتوانن لەبێ بن و ئەوەی بە تایبەتی ئەوانی کە ناسنامەی خانەنشینیان هەیە ئەتوانن سەردانی سنتەرەکە بکەن. دەمانە زیاتر گفتوگۆ لەو بارەیەوە بکەین بزانین ئەم سنتەرە چۆن بوو بیری لەوە کردوتەوە کە خانمانی خانەنشینیش بتوانن سەردانی سنتەرەکە بکەن. سید محسن بەرزنجی سەرۆکی سنتەری خانەنشینانی هەولێر میوانە لەگەڵمانە. بەخێر هاتی. زۆر سپاس دەکەم. سید محسن بەیانێکی باشت بۆ ئەخوازم. زۆر سپاس. هیوادارم لەش ساغ و تەندروست بی. سلامت. زۆر سپاس. سید لە زمانی کوردیە پێڵەن خانەنشین دیستانەوە گەڕایەوە لە خانەنشین، بەڵام لە زمانی عەرەبی متقاعد وقاعد یعنی بە دانیشتنەوە دوولەگیان تەواو نەماوە. بەڵام ئەو وشە جوانەی کە لە کوردیا بەکار هاتووە خانەنشین کراوەتەوە. ئێستا ئێوە بیر لەوە کراوەتەوە کە جگەلەوەی کە خانەنشین تەنیا خانەنشین نەبن، لە ناوەندێک بن، لە سنتەرێک بن کە ئەو کاتانی کە کاتی پشووی ئێوەیە ئیتر چۆنەڵە دەوامتان نییە، زیاتر کاتی فراغتان هەیە، بتوان لەوێ بەسەری بەرن. ئەم سنتەرە خودی خۆی چەند ئەندامی هەیە و ئێستا چەندی تریشی بۆ زیاکرێت. سەرەتا سوپاستان دەکەم کە گرنگیتان بەو مۆزوعی بەندا کە یەکەم زارە ئێمە سنتەرەکەمان بۆ پیاوە لە 2008ەوە کرایە، بەڵام ئەوە یەکەم زارە کە بەتانی مەڕاستی ئەماوەکو
هەیە ئیداری کە 2 ساڵە لەوێ دەنێ لە ئەوە ڕۆژی بەڕاستی و فکرەمان پیدا کرد کە چۆن شوێن لە بۆ پیاوان هەیە نفسی شتیش بۆ خانمان بکەینەوە ئەوە بۆ بیرۆکەمان بەڕاستی لەگەر کاک فرسەتی ڕەحمەتی خوددا ئافریکا موافقەی داینێ و پاشان کاگومێدیش هات بەڕاستی هیمەتەش تاچان کرد دەستمان کرد بە وەرگرتنی موافقات سکولە بەرە شوێنەکە سەر بە بەلەدیە و دەبی موافقات ڕسمی لێوەرجێ تقریبا ساڵێک بەگەشت بووینە تا ئێستا الحەمدولillah سەبەرەکەی هاتە جێ ئەوڕۆ ئینشاءالله سەعادە و نیم افتتاحی ئەو سەنتەرە دەکەینەوە. زۆر باشە ئەو چالاکیانی کە لەو سنتەرە هەیە ئەندامانی سنتەرەکە کە خانە نشینانن ئەتوانن سوودمەند بندەی چین؟ بەڕێز بەخۆی تازە تۆ پێ قەدیمەکەدایە ینی کە کابرا خانە نیش دەبیانی کانە و خلاص دەستی لە خۆی بەردا بەڵام بەڕاستی لەو سنتەرە ئێستا بوویتە جێیەکی نەشات و چاڵاکی وەگەڕانەوەی ئەو هێز و تااقەتەی کە هەیان مایە نەبری زاران ئەگەر کابرا تەقاعود دەبی لە ماڵی دادەنیشت و ڕۆژ بە ڕۆژ دەیگوت حسابی ڕۆژەکانی دەکەێت کە بەرەو مردن دەچی بەس لێرە نەخێر بەیانی دێ دەچی نیم ساعت سێ ساڵێک وەرزشەکە دوای دێتەوە لەو بەرەی دێتە مەسەلەن مەکتەبەمان هەیە بە حدودی 2000 کتابی تێدایە کتاب دەخێنی ڕۆژێ 120 ڕۆژنامە دێتە ناو ئەو سەنتەرەی کە بۆ خۆیان دەخینەوە ئەوەی کە مەسەلەن خوانەکەرانی نەخۆشیێکی هەیە دەتانی بەبێ بچی سەردانی نەخۆشخانە بکە یەکسەرە بە مەرکەزێکمان هەیە هەموو عیلاجاتی هەیە حتا ئەگەر پێویستی بە خەستەخانەی کرد ئیسعافیشمان لێ ڕاگرتیان یان تەنانەت ئەگەر حاڵەتێکی کتوپڕیش ڕوویدا لەوێ زۆر هیچ مشکلەمان نییە لە بەرەوەی هەم لەوێن دەرێ دکتۆرمان هەیە و لە عینی کاریش ئەگەر پێویستی کرد ئیسعاف لە پێش دەکەی بەڕاستی لێرەوە سوپاسی بەڕێز کاک سید سامان بەرزنجی دەکەم کە ئەو شتانەی هەموو لەوەمە جێبەجێ کردیا بەڕاستی وەکو سنتەری خانە نشین ئەمە زۆر سوپاسی حکوومەتی کوردستان دەکەین لەبەرەوەی دەچینە هەر شوێنێک کە کارێکمان هەیە بەڕاستی دەروێ ئێوە حەقتان لەسەمەیە چیمان دەوێت لۆمان دەکری بەس یەک شتمان مابوو بۆ خانمان الحەمدولillah ئەوەش هاتە جێ ئەوڕۆ دەکرێتەوە. زۆر باشە ئێستا ئێوەی پیاوان هەستان بە ئەنجامدانی ئەوەی کە بۆ خانمانیشە هێشتا ئەتوانین بڵێن کەسێک هاتووە کە ببێ بە ئەندام هەتا ئێستا بە حدودی تقریبا 25 کەس هاتیە هەویۆ مامە دروستکردنیە لە بەرەوەچکو ئەمە تقریبا 10 ڕۆژ دەبی کە زانیمانی شەکات تەواوسەری گرت ئەلانمان کرد سایتێکمان هەیە ئەو خانمانەی کە خانە نیشن بابێن سەردانمان بکەن بۆ ئەوەی کە هەویانۆ بکەین ئەوە سەبر ماشەڵە دوونەشێ کە ئەو شتیان زانی زۆربەی زۆر ئیتساریان لەگەر من کە گوتیان مام سەید کەنجی من گوتم وەڵڵا بەیانی نا لەبەرەوەی مەشغوڵین بەس لە دوو بەیانی بێنە سەر چاوان. زۆر باشە جا هەر بە زمانی خۆیان مام سەید دامەژی ڕا بڵم مام سەید ئێوە بیر لەوە ئەکەنەوە کە ئەو خانمانە بێگومان خانمان بەهرەکانیان جیاوازترە لە پیاوان هەندێک جار ئەوەش بەهۆیەوەی کە ڕەنگە بە ئیشی ترەوە بتوانن خۆیان سەرقاڵکەن تنینی گوڵا زەنگیانەیە موروە جلی کوردیە ڕەنگە بتوانن سبەی دووسبەی لە داهاتووە بەشێکیان بۆ بکەنەوە بەشی کارە دەستەکان هەم خۆیان مەشغوڵەکەن لەوێ هەم وەکو بەشێکی کاری دەستی لێدت. وەڵاهی ئەو کەسێک کە مەسئولیەتەکەی دەدەمێت بەس بەداخۆ لێر نەبوو لەگە خۆم بینم سەفەری تورکیا کردیا لەگەڵەوەی دانیشتینە بیرۆکەی ئەو مۆزوعمان کردیتەوە خانمان لەگەر پیاوان فەرقیان هەیە دەبینە بۆیان مەڕاستی زۆر ینی حتا دانیشتن و داوەت و داوەتکاری و جلک دروستکردن و حتا قەزای ژنان یعنی هەموو ئەوەی کە ئافرەت ئێستامان دەکە لێن دەرێ شوێنیان لە بکرێتەوە بێ ئەتو شتێک دەینی ئەو شتێک دەینی وەکو پێشانگایەک لە مابینی خۆیان هەموو حڕێتێکیان هەیە لێن دەری هات لە ناو داخلی ئەو سنتەرەی کامل حڕێتی خۆیان وەردەگرن. زۆر باش ئەمڕۆ لە ڕێو ڕسمێکە بڵێن ئەکرێتەوە ئەمڕۆ چالاکیتان چییە بێت چۆن دەستی پێەکەن؟ ئەو ڕۆیشاڵە سەعادە و بەردی بناغەدا دەندرێ ئومێد خۆشدا و محافزی هەولێرە دێ لەگەر چەند برادێک بەڵام دەمەوێت پێش هەموو شتێک دەستخۆشی و سوپاسی دەستگای خێرخوازی بارزانانی نەمر بکەم کە ئەوان بە ئیشەکەی هەستاینە ئەوان تەحملی مەسئولیەتەکەیان کردێ و ئەوانش خلاص دەکەن یعنی بەڕاستی ئەمە ڕێز و تەقدیرمان لەبوو ئەو شوێنە هەیە کە بەو بارەی قورسەی چکو بەڕاستی زۆر کەس هات زۆر منەزەمات هات وعدیاندا کە ئیشەکەمان بکەن بەڵام بەڕاستی دەستگای خێرخوازی بارزانانی هەموو ئیشەکان و مەسروفەکانی و قەزای هەندەسەوانەی هەموو هاشتە سەرخۆی. زۆر باشە شتێکی دیکە هەیە سا ڕەنگە کەسانێک هەبن لە
چارچەوەی فەرمانگەیەکە کاریان نەکرد بێت خانەنشین نەبن لە فەرمانگەیەک و کۆتاییان بە کارەکانیان هاتبێ بەڵام هەستکن ببن بە ئەندام لە لای ئێوە ئەو خانمانە تەنیا سنتەرەکە بەس خانمانی خانەنشین ئەگرێتە خۆی بەخۆی خوشی بەڕێز بەڕاستی ئەمە ئێستا لە کنەمەش مەسەن کابراایك دەبین عمری 6 ساڵە 50 ساڵە بەڵام لە هیچ جێک نییە دوکاندارەکە یان مەسەرم ئیشێکی دیاری هەیە و کابراایکی بەرچاوە و ئەمە هەویێوان لۆکردیە بەڕاستی نارێن ئیلا لەوە تەقاعودانە بەڵام بەنسبەت ئافرەتانیش دەبی لە تەمەنێکی لەو تەمەنەی بیکرە خانە نشینن ئەمە نابێ خانە نشین خۆی تەمەنی بە خۆ دەزانێت 63 لە بۆ سەرەوەیە ئەمە سمێنێ مەجموعەیەک بینم گەنج هەلدا دەگونجێ دانیشتنی ئەمە بەسمەوەیە کە لە تەمەنی خانە نشینی هاتێت ئەگەر بێت و بەسڵم بزانین کە شوێن و ڕێ و کاری دیاربی زۆر ئەتیادە دەیدێنی زۆر باشە ئەڵێ هەموو جار لە کەسێک ئەڵێ لە دکتۆر مەپرسە و لە کەسێک پرسە دوور لە گیانڵە باڵێن باوەتەکەی هەبێ دەردەدار بێ لە شتەکە باشترە زانێت چارەسەری چۆن بکات لە دۆخەکە زانێت ئێوە خۆتان لە ناو دۆخەکەیان لەسەر دەروونتان چەندێ کاریگەری ئەرێنی هەبووە ئەمە چەندێ باشە پێتان وایە هەبوونی سنتەرێکی وا بۆ کەسێک کە ئیتر خزمەتێکی زۆری کردوسە کاتی پشودانێت بەڕاستی خوشی بەڕێزانی بەواقعی ڕوویدایە شخصەیە هاتەکەنە من زۆر مەلول بووە ئەسڵەن یعنی هیچی نەماوە تووشی خەمۆکی بوو تووشی خەمۆکی بوو ئەسڵەن وها یعنی کە لەگە کوڕەکەی هاتی کوڕەکەی هینایەتی گوتی کاک سید بکە لە ڕێو خوای بەس لە بۆمان شوێنێکی بکەوە بابم بێتە دەرێ لەبەر لە ماڵێ تووشی وەزعی زۆر خراپ بووە پاش مدەچکە کە هات زۆربەی برادەر و دۆست و ئەحباب و خزم و کەسەکانی لێوێ دەبین و عەزی لێ دەچی وەرزشەکەی دەکە عەزی لێ دەچتە ناو باغ بۆ خۆی دادێ عەزی لێ یاری دەکا دەچی لەگە برادەرەکانی یاری دەکە کە هاتەوە کرە من یعنی بەڕاستی گەیشتەوە حەدەی ئەوەی گریا وتێ کو ئەمنەوە شوێنم نەزانیە من خۆم لە ماڵی نابووکانەوە و خلاصە من دەستم بەر بوو بەڵام لێرە دوایمە ساڵاتی ئێستا دەکەین دەوێت یعنی ئێستا ساڵێکی وەرزشیمان لە بەرەو شوێنی وەرزشی یاری من زەدایان لێ دەکەینەوە تێگەیشتی معارز لە ژۆرە دەکەینەوە بابەچێ دەستی ڕسمی هەیە خەتی هەیە بۆ چەندەمین معرز لێن دەربکەینەوە بەشداری دەکەن کەسێ بتوانێت شعر بنووسێ دەستی نووسینی هەبێت چیرۆک بنووسێ یعنی بەڕاستی شوێنی ئەوەیە چ تاقەکەت هەیە وەرە لێرە ئەمەش وەکو ئیدارە پشتگیریش دەکەین هەر شتێکیان بێ ئەوڕۆ باز دەکەن ئەمە ناگاتە هەفتێک لەوەیان جێبەجێ دەکەن زۆر باشە کاتژمێرەکانی سەردانکردنی سنتەرەکە کەی و کەیە لە هەفتەیەک چەند ڕۆژێکیش کاتژمێرمان ئەمە هەموو ڕۆژێ هەیە هەتا عوتڵەکانش هەیە بەس ڕۆژی جەژنەکان نەبی جژنی ڕەمەزان و جەژنی قوربان ڕۆژی یەکەممان نیە نەورۆز ڕۆژ یەکەممان نیە دەنا هەموو ڕۆژایەتوان لە هەفتی بەیانی ئەمە دەکەین سید لە هەموو کەس چالاکترێکن دەبیت چالاک بن ئەگە چالاک نەبین وەزعمان خراپ دەبی خۆش بێ ئەوە مەبەستەکەیە لە هەفتی بەیانی دەکەین و هەتا هەفتی ئێوارێ وەدی پێشیانم گوتێ چەند جار بابە ئەگەر ئەستان لێ شەوانی بۆ تا بکەینەوە مانەعمانیە بەڵام بە خۆ دەزانانی ئەوانە زیاتر تەمەنە گەورە دوو ماڵیان دوورە یان نییە شەوان بە خۆ دەزانی پاس پشتوانێ بەخوا گە پاس دەبی زۆریان پێخۆشە هەتا وەختی خەویان دێ بەس ئەو جەبستەوە ماڵەوە ئەوە لەوێن دەرێ مەتعامەکی دەکرێتەوە تەبیعی بۆ مناسبەی مەتعامەکەش بەلاشە وەستا پرسیاریەوە بکەم ئەو شتانەی کە پێشکەشەکرێت خواردنی و چکە ئەو کەسانی کە بەتەمەن زیاتر ڕوو لە چاو ئەو خواردنەوە باوانەی خۆمانەکەن چی هەیە لەوێ پێش زیاتر لەوێن دەرێت چای و قاوە دەخورێت بەڵام هەموو شتێکمان هەیە حتا بڕەتەباتمان هەیە سادیمان هەیە یعنی ئەوەی کە خەڵک لە دەری دەخوا ئەمەش هەموو شتێکمان هەیە بەڵام بەڕاستی کاگومێت خوامەفەقیکە لەگەر منەزەمەکی پێکاتن ئێستا لەوێن دەرێ مەتعامەکی گسکەمان کردیتەوە ئینشاڵڵا لەو یەک ڕۆژێک فتا دەکرێتەوە نیوەڕۆیان زەمی نیوەڕۆیانشیان بەلاش دەبێت زۆربەی هەیە بەڕاستی لە خانیشەکان ناستەوە ماڵی لەبەرەوەی دەبین هەیە خێزانی نمایە و ڕێی دوورە ئەو هاتوۆی ناکە دەچی لێ لە خۆی لە فەچی لە خۆی دەنی یان شتێک دەنی بەڵام ئێستا خواردنی هەموو نیوەڕانانە بۆ دەکرێت خواردنیان لە پێش نانەکەشان لەوە ئازە دەکرێت زۆر باشە جایستا ڕەنگە کەسانێک هەبن گوێبیستی ئێمە بن بە دوای شوێنی ئاوهایە بگەڕن بیانەوێت دەستی یارمەتی بگەێنە ئەو شوێن ئەمە فرسەتێکی زۆر باشە من لێرەوە بۆ بینەرانەمان ئەڵێم کە هەمیشە بە دوای وەکو خانەی ئارام یا وەکو خانی بە ساڵاچوان یا خود وەکو هەر سنتەرێکی تر دەگەڕن کە لەوێ بیانەوێت یارمەتیەکانی خۆیان بگێنن ئەوە شایانی ئەتوانین بڵین ئەم خانەنشینانەشە چونکە ئەمان خزمەتێکی زۆریان لە فەرمانگەکان بە هەر تاکێکی ئێمەی کۆمەڵگە گەیاندووە بۆیە پێم باشە ئەوانیش کە ئەتوانن ئەوە بکەن ئەو بۆ ئێوەش باشتر بێت ئەو ژەمی خواردنانە شتێک ئەتوانین بڵین ڕۆژانە بەردەوام ئەو شتە هەیە و خەڵک دەتوانێت
ئەگەر بیانەوە بێت لە چ ڕێگەیەکەوە کاری سنتاری سەردانی سنتاری بکەن ئەمە لەوێندەرێ هەیداری لەوێندەرەیە بە ڕێزەوە وەریان دەگرنەوە لێرە بۆ بناسە بەش عەز پێت برێم یعنی حتا لە جستان کە نەوت بەدەست نەدەکەت زۆر سوپاسی شەریکەی کار دەکەین بەڕاستی شێخ خوا مۆفەقی کاتن 1715 بەرمیل نەفتی دامە تەوزیعمان کە لە سەخانیشین کە بەرمیلی نەفتی بە 200,000 دیناری پەیداش نەدەبوو بێجگەلەوەی ئەمە بەڕاستی لە شەریکەی قەیوان تقریبان 100 کەوە لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزان 100 قاتی کوردیمان بۆیان کرد 100 قەم سەلەمان هینا تەوزیعمان کرد لە مانجی ڕەمەزانیش 1350 سەر لە خواردن لە ڕێگای منەزەمات بەڕاستی بەسەر ئەو خانە نیشتینانە دابشمان کردی یعنی ئەو خانە نیشتینانە کە دێن ڕاستە بۆ ڕابواردنی ڕۆژانەی خۆیان دێن بەڵام بەڕاستی چیان سودمەندیش دەبن بەڕاستی زۆر باشە دەستەکانت خۆش بێت سید محسن بەرزنجی سەرۆکی سنتەری خاننشینانی هەولێر کە ئەم بەیانە لەگەڵ ئێمەوی زۆر خۆشحاڵ بووین بۆی کە ئەبیستین خانەنیشان ئەو نەچالاکیان هەیە زۆر سپاس لۆنگۆ لە تەلەڤیزیۆن میستار لۆ کادیرەکانی پشت کەرا لێرە خزمەتێکی باش ئێمەیان کرد و ئەو ڕۆژ بەڕاستی ڕۆژی زۆر چاک بوو لە بەرۆیچک و ڕۆژی دانانی بەردی بناغی سنتەری خانمانەوە زۆر سپاس هەر سەرکەوت ئاری یاران گەنجێکی خەڵکی باڵەکایەتیە دانیشتووی سۆرانە تەمەنی 22 ساڵە خاوەنی بەرهەمێکی چاپکراوی هۆنراوەیە شاعیرە بچووکەکە لە نووسینی بەرهەمە شعریەکانی ڕێچکەی کلاسیکی گرتوتەوە و شارەزایانی بواری هۆنراوە و پسپۆڕانی زمان پێیان وایەکە گەنجێکی بەهرەمەندە و تەمەنی شعرەکانی گەورەترە لە تەمەنی خۆی بۆیە پێکەوە ئەم بابەتە بینی داشی خۆشیەکەین بە میوان لە ستۆدیۆ تەمەنی بچووکە و بارەیەکی گەورەتر لە تەمەنی خۆی هەیە پەرتووکەکەی دەستی یەکەم بەرهەمی شیعریەتی و کۆکراوەی بەرهەمە شیعریەکانی ماندووبوونی 4 ساڵیەتی لەسەر خۆ پێ بە دڵدادە نەبادا لە خەو هەستێ بەبەی ئازار و ناڵە ڕێچکەی کلاسیکی گرتووە و کاریگەری شاعیرانی ناسراوی کلاسیکی کوردی بەسەرەوەیە سەدای وەک بازی بێریان کلاسیک جاویدانی واتە نەمرە هەرەمێنێتەوە ئەنی هیچ تایبەت نییە بە سەردەمێک کە ڕاستە ئێستا تۆزێک کاڵ بۆتەوە بە بۆنەی بوونی شعری حڕ و قەسیدا هەڵبژاردننی شعری کلاسیکیش بەوە ئەگەڕێنمەوە کەەوە ڕاستە قڕسترا ینی لە چاو شعری ئازاد سانانیە واتە قورسە بەڵام لە وەکو وتم بخۆشەویستیم بۆ وەفایی و هێمن و هێدی شعری کلاسیک هەڵبژار دڵارام ناونیشانی پەرتووکە شعریەکەیەتی و مامۆستایەکی زانکۆی سۆران کە پسپۆری زمانە دوای خوێندنەوەی بەرهەمەکانی بەر لە چاپکردن پێشەکی بۆ نووسیوە ڕاستە ئەو بە زمانی کلاسیک دەنووسێ بەڵام هەوڵی داوە هەندێک زار پەنا بۆ زیاتر بۆ وشە کوردەکان بەرێ کاوەش هەنگاوێکی باشە لە کلاسیکی نوێدا و دیسان ئەو هەوڵ دەدات کە وشە خۆماڵیەکانی زاریشی دیکە بەرجەستە بکاتەوە لە نێو ئەو کلاسیکەدا ئەمەش لەزەتێکی تر بە ئەو شعرانە دەبەستێ تەمەنی شعر نووسەکەی زۆر بەرزترە لەو تەمەنەی کە خۆی هەیەی ئاری ئەیوب ناسراو بە یاران خەڵکی گوندی ماوانی دەڤەری باڵەکایەتی و دانیشتووی قەزای سۆرانە تەمەنی 22 ساڵە و قۆناخی ئامادەی تەواو کردووە لێ خراپی باری دارایی ڕێگر بووە بۆ تەواوکردنی خوێندن هەڵسەنگاندنی شارەزایانی بواری زمان و شعر باس لەوە دەکەن یاران بەهرەمەندە لە بواری شعر و تێکستەکانی چێژی شاعیرانی گەورە و کلاسیکی کوردی دەبەخشێت تەیفور محەممەد کوردستان 24 سۆران ئێستا دەتان بەمە ناو دنیای عرفان و فانتازیا و عاشق ئەچینە خزمەت یەکەمین قۆناغی ڕەوتی ئەدەبیاتی شعری کوردی ئەچینە خزمەتی مەلای جەزیری نالی مەحوی مەولەوی و دەیان شاعری دیکە و یادیان ئەەکەینەوە میوانیان ڕۆمان گەنجێکە کە دەستی بە گەنجینەی ئەو کەڵە شاعرانەوە گرتووە و دوای سەدان ساڵ ناوێ ڕێچکەی
بێسارانی و خانی وەفایی بزر ببێت. ئاری ئەیوب ماوانی شاعر و بەهرەدار لە ستۆدیۆ میوانی ئێمە بە خێراتی کاگاری. سپاس خانم جان سپاس. سەرەتا بالەوە دەست پێ بکەین کە چۆن هاتیت ناو دنیای کلاسیکەوە. بڵێ سپاس بۆم دەرفەتە هاتنم بۆ ناوی دنیای شاعر بەگشتی و کلاسیک بە تایبەتی خوێندنەوەی دیوانە شاعریەکانی مەلایەت زیری و نالی و وەفایی و هێمن و هەژارە لەگەڵ خوێندنەوەی شاعرەکانی ئەواندا بەکەڵی هەستێکم بۆ دروست بوو کە ئاخۆڕۆژێک منیش بتوانم تۆ بڵێ بتوانم دەرۆستی ئەوە بێم کەوە دەستم قامکم بەسەر کلاسیکدا بشێت. باشە ئیدی ئەوە بوو 2017 بە خۆخەریکردنی زیاتری کێشناسی کوردی مامۆستا عەزیزگەردی توانیم کەوە وەکەڵێت مشتێک لە خەروارێ بەدەست بێن و ئیدی ئەم بەرهەمەی لێ پێکاتەوە. دەستەکانە خۆش بێت و ڕۆحی ئەوی شاد بێ کە چەند ڕۆژە لەمەوبەر کۆچی دوایی کرد دوێنێ کۆچی دوایی کردووە جێگای بەهشتی بەرین بێت جێگای زۆرێک ئەتوانین بڵین لە هوەری کوردی بە بۆشایی ئەمەنێتەوە لە دوای کەسانی ئاوها. باشە زۆر جار ئەوترێت باوێنەوە سەر پرسیارەکانمان قۆناغی کلاسیک قۆناغێکە ماوەکەی بەسەر چووە وایە؟ ناخۆی شعری کلاسیک جاویدانیە نەمری تێدایە واتە هی ئەوە نییە قۆناغێک بەسەر بچێت ڕەنگە بۆ کۆمەڵە یاخودڵێن سەردە شعرێک وا بێت کە لە دڵەوە نەهاتنە دەرێ بۆ ئێستا شعری کلاسیک کە نالی 200 ساڵ بەری ئێستا نووسیوێتی یاخود مەلایەت زیری ئانژێ ئەحمەدی خانی کەوا نووسیویانە بۆ تا ئێستا ماوەتەوە چونکە جاویدانیە هەمیان بە ڕۆح نووسیویانە تۆ گەر شتێک بە دڵ نووسیت مەحاڵە کۆن ببێ وەسەر بچێ بەڵام شتێکی شەیە قسەیەکەی ئەڵێن شەراب تا چەندی کۆن بێت خۆشترە. باشە کاگاری لەنێو قۆناغەکانی شعری کوردی کە کلاسیک و ڕۆمانتیک و ئەروەها نوێخوازیشە ئەتوانین بڵین کامیان جگەلەوەی کەسە خۆت کلاسیکە نووسیت پێشگەوانە کامیان کاریگەرترە و کامیان ئەتوانین بە قۆناغێکی زێڕی ناویان بێت. بڵێ سەردەمی گۆران و ڕەشید نەجیب و شێخ نووری شێخ ساڵح پێم وایە دوای کلاسیک توانیوێنە دەروێشی باش لە شعر بکەنەوە بە تایبەتی گۆران و شێخ نووری شێخ ساڵح. باش با پرسیار بۆستێنم پرسیارەکان ڕاگرم شتێک کە بەدڵی خۆتە لە ناو ئەوەی کە نووسیوتە ئەبەوان بخوێنیت بەسەرچە جاخۆی هەر شعرێک ناونیشانێکی هەیە باشە ئەمەیان کە خوێنینەوە بە نێونیشانی چێژە جا دیزایانی کتێبەکەشت ئەگەر ئاوهایەکی لێ بکەی بیبینن ناوەشی لە چەند جوان دیزایانێکی جوانی بۆ کراوە اینجا ئەم ناونیشانی کە ئێستا خوێنیتەوە چییە؟ ئێستا بە برادران ئەگەر بتوانن وەریگرن دووبارێکیتەوە بڵێ بە ناونیشانی چێژ چێژ هەوڵدان گەر جوداییش بێ بە چێژە دڵارامە هەتا هەی خوێن بڕێژە سوودێکی هەیە ئاخر بزانم کە دوو چاوت لە ئاستم خوار و لێژە ئەمن ڕازیم لە دەستار و لە هەگبەت جەفای زۆر و وەفای کەم دامە بێژە تیماری من گوڵم دیداری تۆیە وەرا مەیلم لە گوفتار و لە وێژە ئەوەی دیتم لە تۆ هەر دەردی سەر بوو خراپەی چیت لە من دیوە ببێژە سەدای شینم ئەدا مەوجێ لە عالم بەدایم ماڵی دڵ بێهۆش و جێژە نەکەی هەڵبگری خەم هەرگیز لە دڵتا نەکەی هەڵبگری خەم هەرگیز لە دڵتا ئەوا لێرم بەسەر من هەڵبڕێژە مەخۆ ئەزیەت ئیمایە کافیە دەی لە کوشتنما پیلانێدا مەڕێژە گەلێک دڵخۆش دەبم کاتێک کە مردم بڵێ یادم لەگەڵ خۆتا بنێژە مەدەنتانە لە یاران ئەی ڕەفیقان مەدەنتانە لە یاران ئەی ڕەفیقان ئەگەر بێژێ لە بەروی سەر لە نوێژە. دەستەکانت خۆش بێت کاگاری شەری کلاسیک ئەو شتێک کە ئەتوانین بڵێن یەکێ لەوانی کە جیایەکاتەوە ئەوەیە کە تایە وشەی عەرەبی و فارسی و
تورکی بەکار هاتووە بڵێ جا تۆ تا چەندێ هەوڵت داوە هەمان ڕێچکە بگریتە بەر و یاخود هەوڵی ئەوە داوە بە کوردی بکەیت بڵێ خۆی خانم گیان ئەگەر تۆ هەمان ڕێچکەی ئەوانێ گرتە بەر ئەوە جوینەوەیە جوینەوەی دووبارەکردنەوەیە تۆگەر هەمان ڕێگەیوان گرتەوە کەواتەیەکی کوتن زیادن وانە من هەتا توانی بێتم هەتا وەکەڵێت دەستم بەسەریە ڕۆشت بێت توانیمە وشەی کوردی دابنێم کوردان دوت بەڵام جاری واش هەیە ینی ئەوەش بڵێم وشەی عەرەبی مانە تێرتر ئەدا لە وشە کوردیەکە بۆیە ناچاری وەکو خۆی دابنێتەوە واتە بە پێی پێویست لە شوێنێکە پێویست بێ یانە توانمەوە بڵێ تۆ عەرەبیەکەت زیاتر بەکارهێناوەتەوە ئەگەر بەکارشتام وتشەی فارسی و تورکیتیانە بڵێ باشە وەکەڵێت لا بەلای تێدا وشەی فارسی بەڵام سەروا و چێش ناچاری وشەی بێگانەتەکە بگومان ئەو کلاسیکیش ئەوەی گرنگە کە سەروا و کێشی ئەبێت بڵێ هەموو نەتەوەکانیش قەرزداری یەکترین لە وشە کەڵێت قەرداری یەکترین ئەوان وشیان لەم بردووە ئەمیان لەمیان بردووە ئاتا ئەوای لێ هاتووە بەکار هاتووە لە شعر زۆر باشە ئەو شعرانی کە ئەینووسی ئێستا بۆ نمونە ئەمە پەڕەونی وێک بوو ئەتوانین بڵێ ناو ئەم کتێبە درێژترین هۆنراوەت کامانن بڵێ قەسیدەیەکە قەسیدەی جوداییە کە خۆی لە 20 بەیتە شعر دەبینێتەوە واتە دوای ئەوە ناڵەی دڵە کە خۆی لە 15 بەیت دەبینێتەوە خۆی فۆرمەکان جیان نمونە غەزەل لە 6 بەیتەوە دەست پێەکە هەتاکو 15 و 16 بەیت بەڵام لە 20 بەرەو سەرەوە بێ بە قەسیدە 4 بەیت 4 خەتی شتێدا کە بێتە چوارینە باشە ئەوەی کلاسیک بنووسێ ئەڵێن ئەتوانێ ڕۆمانتیک و سربەستیش بنووسێ یان بە پێچەوانەوە دروستە خۆی ئەتوانم بڵێم تۆ توانیتە ئەو کارە بکەیت یاخود هێشتا هەنگاوت بۆنەنەوە خۆی من خۆم یەکلا کردوتەوە بۆ کلاسیک واتە ئەو توانایی لە مندا هەیە ئەمێ هەمووی لە کلاسیکدا سرف بکەم خۆی مەبەستم لەوە نیە بڵێ خۆم لە شعری ئازاد یاخۆی ڕۆمانتیک ببوێرم بەڵام ئیدی هەریەکەو بە حەزی خۆی لە سەرەتاش وتم ڕەنگە تۆ ئەتەوێت دەست بە گەنجینەی ئەو شاعرانەوە بگری بمێنێت وەکەڵی نان بۆ نانەوە گۆژ بۆ قەسە دەستەکانت خۆش بێ ئێستا با بزانین چ شتێکی ترت ئامادەیە بۆمانی بخوێنیت ئەوەی کە سەرنجی تا بە دوای ئەگەڕەوەی سەرنجی من ڕاکێشێ لە پەرچووکەکەت لە کتێبەکەت ئەوەیەکە بە جۆرێک دیزاینەکەی ناوت کردو وەکو کتێبەکانی سعدی شیرازی و حافظ و ئەو گەورە شاعرانە ئاتا تەنانەت مەولەوی و شارە گەورەکان دیزاینێکی وات پێبەخشوە کە بە بینینی ئەگەڕێتەوە بۆ سەردەمانە ینی نەک کارت تەنیا لەسەر ئەوە کردووە کارت لەسەر تەنانەت سەرنجدان و بینینەکەش کردووە ڕاست ئەمەیان بە نێونیشانی مامەڵە مەدە بەردی فیراقت لێم ئەوەندا دەمێکە دڵ بە عیشقی تۆ بەندا سەرۆک و پادشای جوانی بڵێ دەی ویساڵت بۆ منی داما و بەچەندا ئەوەندا خۆشمەوەی باسی مەکە هەر ژمار نایە بڵێم جوانێ مەهەندا بە تەختی خوسرەوی نادم دڵارام بکەی ساتێ بەڕووما ناز و خەندا دەبارێ لەم دەم و لێوت هەزار جۆر بیعینی هەر وەکو شیرینی قەندا چیاژین خۆ ببێت هەر ژەهری مارە لەگەڵ تۆ قسمەت و پڕبەرژەوەندا ئەگەر لادێنشین و چیژی شاخی دڵم لەو چۆڵ و هەردەی وەک ڕەوەندا دەڵێم ساتێ ویساڵت بەخشە جانێ دەڵێ هەیهۆ دەلا چۆپی سوگەندا بەدڵ پەیمانی داوە ئاریاران بە هەر جۆرێک بمێنی تۆی پەسەندە دەستەکانت خۆش بێت جا کاکاری با بزانم چ کاتێکە کە تۆ ئەم ئیلهامانت بۆ دێ با کاتەکانی بزانین مێمە هەموو جار وازانی شاعیرێک ئەبێ مۆمێکی لە تەنیشت بێ ژوورەکە تاریک قاوەی پێ بێ بازان وایە ئەبێ ئاوا کەشێکی ئاوات هەبێت تابتانی شتێکی ئاوها جوان لەدایک بێت لە حزبی تۆ مەکەڵێت ڕێک پێچەوانەیە چونکم سەنالی و مەحوی و ئەوان نووسویانە خۆمانیان لا نەبووانە مەبەستم ئەوە نییە بڵێ خۆمان لە قڕێ ئەوان دێت چونکە گەر بە شاگردی ئەوانیش حسێب بکەین ئەوە ئێمە گەورەیە کاتی هاتنی ئیلهام وەکەڵێ کات و ساتی نییە
ینی جار وایە ڕووداوێک وات لە یەکا شتێک بنووسی یاخود بڵێن جار وایە شتێک لە خەیاڵدا یاخود بەبیرت دێتەوە شتێکی ڕابردوو دێتەوە کەڵێک کۆنەبری نوێ دەبێتەوە ئیدی ئەمانن زۆر باشە ئەگەر بڵێم ئاری کەسێک هەڵبژێرە لە ئەم گۆرانی بێژە مەزدانی کە هەمانە کە شعری کلاسیکەکەن بە گۆرانی حەزەکەی کێ شارێکی تۆ بکە بە گۆرانی مامۆستا عەدنان کەریم لە خەیاڵمە بوو پرسیارەوە دەکەم و حەزەکەی مەبەست بوت با خۆی بیڵێ بزانەوە ئەگەر دەڵێ وەک شەڕەف و گەورەیە بۆ ئێمە ئەگەر ئەو پەسەندی بکات زۆر باشە باش با بزانین ئاری ئەوەی کە هەڵی بژاردووە لە دەستپێکی ڕێچکەی شعری کوردی کە کلاسیکە تا چەندە وەکو خۆی ئاسوودەی پێ ئەبەخشێت و چەندیش هەستت کردووە کە ئەم جۆرە هۆنراوانە خەڵک پێشوازی لێ ئەکات بەدڵێت سەرەتا گەل لەسەر خاڵ یەکەم بەستم کە فەرمایشتت فەرموو تا چەند چێژی لێ ئەبینیت خۆی شەعر ئەنی ئەگەر ناسانێشی کورتی بکەم من لە هەموو شوێنێکە قسەم کردو لێرەش ئەیکەمەوە پەیامبەری ئیسلام درودی لێبێ بناسێکی زۆر زۆر جوانی شاعرەکە ئەڵێ شعر و کەلامون فحسنه حسن و قبیحه قبیح جوانەکەی جوانە و ناشرینیشی ناشرینە شعر چەندی ماندووتر بکات چێژی زیاترە نەوەک شعر هەر شتێکی تر باشە من ئێستا ئەگەر هەر شعرێک لەو کتێبەدایە چیرۆکێشی لە پشتە باشە یاخود بڵێن هەر شعر و ڕەمزێکی تێدایە بەڵام ئەو ڕەمزانە بێ خوێنەر ئاشکرایان بکەم من نابێ ئاشکرایان بکەم سەبارەت بەوەی تریش کە فەرمووت تا چەند پێشوازی لێ یەکرێ وەک گوتم بە کوردیکردنەوەی ئەو شعرانە خەڵک ئێستا پێشوازێکی باشی لێ ئەکا زۆر باشە باسیەوەت کرد هەر شعرێک چیرۆکێکی لە پشتە ئەبێ خوێنەریش دەریخات بەڵام من لێرە دانەیەک لەو چیرۆکانەمەوە کە کاریگەری لەسەر خۆت هەبووە و چۆنەڵێت قەت لە بیری ناکەی بێگومان هەر پارچەیەک لەو هۆنراوانەکە لە هزر و لە ناخی تۆ دەرەچێتێتە سەر لاپەڕەیەک ئەوە یادەوەریەکی لەگەڵە بەڵام کامیان زۆر کاریگەر بوو لە پڕ لە هەستێکەوە بۆ دروست بووە و یەکسەر نووسیوتە و چیرۆکەکەی چی بووە دوو شعرن باشە یەکێکیان بۆ کۆچی دکتۆر فەرسەد سۆفیە یەکێکیان بۆ کۆچی ئیبراهیم عوسمان ماوانیە کە هەردووشیان سێ ڕۆژ بینیان بوو واتە هاوڕێ و هاوڵی یەکتری بوون یەکێکیان ئەو زەنە معلومی جەنابیشتانە کە پارێزگار بوو ئەوەی تریشێن ئامۆزای خۆمان بوو کە بەڕێوەبەری شارەوانی سمیلان بوو ئەمانە بەجددی وەکەڵێت داغێک بوون بە سەردڵەوە ئیدی تا قیامەت بۆ یەکیان هەردێت یاخوا داغدار نەبنەوە جارێکی تر و ئینشاءڵڵا هەمیشە لە شادیا بنووسن جا با بزانم کام هۆنراوەیەت هەیە بۆ نمونە نووسیوتە لە پڕ یان ئەو کەشە نەماوە یان هەستەکە نەماوە دابڕاوی لێ دواتر دوای ماوەیەکی تر گەڕاویتەوە تەکمی لەو کردووە و یاخود درێژەوە پێیاوە قەچتی وا بەسەر هاتووە بڵێ ئەو شتە زۆر هەیە ئێستاوە لە شاعیرانی پێشتریش ڕووی داوە نمونە هەر نمونەیەک بینەوە مامۆستا ئەحمەد هەردی بە هەموو دیوانەکەی هەژدە شعری هەیە بەڵام چونکە شعرەکانی دڵگەرن ماونەتەوە شعرێکی هەیە ئەوەی گیانەکەم ست فاتمە ئەڵێن کەوە چوار بەیتی نووسیوە دواتر کاکی فەلاح داوای لێ ئەکا ئەڵێ ئەگەر دوایی 32 ساڵ باشە کە 32 ساڵ بەسەر و شعرەتە بێ کاکەی فەلاح پێڵێن ئەڵێ ئەگەر توانیت ئەو شعرە درێژە پێ بدەی بە هەمان هەست بە هەمان وەکەڵێ ئەوەی پێشتو نووسی و من داواتی مریشکێکت ئەەکەم باشە خۆی سەردەمی ئەوان ئەو شتە نەبووە ڕەنگە بۆ ئەوان هەموو سەروەتی دنیا بوو بێت بۆیە ئەو شعرەشکەوە درێژەی پێدا و بە هەمان شێوە بڵێ لەو کتێبەشدا شعری تێدان کەوە وەکەڵی زۆر لە سەریان وەستاوم چونکە هەتا بۆت بکرێ ئەبێن شعرەکان ناسب بکەیتەوە زۆری ڕەنگە بڵێن بۆ ئەمەندەیە بۆی شعری زێدەتر هەن بەڵام لەبەر ئەوەی کە تا تۆ نەگەی بە بڕیاری کۆتایی ناتوانانی وەک دەڵێت حەقی چاپی بدەیتێ ئەوانەی لێرەدان لە بڕوایدانی ڕۆژێکیان بێت پیتێشی لێ دەستکاری بکەم دەستەکانت خۆش بێت وەکو دواپرسیار و دواتریش دوابەر هەمم پێشکەشکەی دواپرسیارم ئەوەیە قەت لەسەر داوای کەسێک شعرت هۆنیوەتەوە نەخێر نەتۆنیوەتەوە فەرموودووە بەرهەممان پێشکەش کە بتۆنەڵێت با کۆتاییەکەی بە میسک و عەمبەر کۆتایی پێ بێت
وەک دەڵێ بە هەر عاشقانە نەبێ بە یەکێشی باشە شارێکیش بێت کە ئەمیانم زۆر زۆر بەلاوە تایبەتە بەنێوی بەهاری ماملەیە بەهارە چاوەکەم وەرزی بەهارە خەڵک گوێچکەی لە حەیران و قەتارە ئەوەی مندی موشەیدا یارێ بوو بێ سەدای وەک بازی بێریانی لە زارە بەهارە کاتی سەیران و گەڕانە چڕینی پۆل بە پۆلی بولبولانە بەدەم چای دەمە و عەسرانە خواردن دەژێڕم چاو لە ئەلبومی زەمانە بەهارە دڵ ئەوا کەوتۆتە حاڵێ مەڵێ شێیە بەبێ هۆکاردناڵێ بڵێ یەک دوو قەتاری نوێ لە بۆ دڵ دەبالێت زیز نەبێ وەک چاو کەژاڵێ بەهارە یادی تۆ دیسان ئەوە هات لە بۆ تیماری دەردی دڵ دەوا هات لە تەپڵ و نەی بدەن خۆشی بکەن دەی بڵێن ئۆخەی نەمردین و سەفا هات بەهارە کاتیەتی بۆ ناو شلێران شەوانە چاو بژێڕا بۆ ستێران بە سۆزی دەنجی تۆ یارانی بیمار بەرووبوومی دڵی وا دێتە دێر یاخوا حەکبەت هەمیشە ئەوها پڕ و جوان بێت دەستەکانت خۆش بێت دووبارە بەخێر هاتنەوە دەگەین و بەخێراتی بۆ بەیانی بیست دەستێوەش خۆش بێ و سوپاس بۆم دەست دەینە سەر بابەتێکی دیکە کە سوێن خواردن بە خودای گەورە و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و هەروەها سوێن خواردنی بەردەوام بە شەرەف و بە گیان و بە تەلاقم و بە گۆڕی نازانم کێ زۆر جارەڵێن یان ئەم بابەتانە یان بە گیانی فڵان کەس لەناو کۆمەڵگەی کوردی بۆتە زیاردە بە حەق و بە ناحەق سوێنێکی پیاهێنن جا بە تایبەتن لەناو بازاڕیش کە کاتی مامەڵە و کڕین و فرۆشتن بێت ڕەنگە ئەو باسە پێویستی بە سوێن خواردنیش نەبێت خاوەنی چایخانێکیش لە هەڵەبجە ئەڵێت ئەمڕۆ کابرایەک تەلاقی ئەخوارد ئەیوب سەدام حوسێن و ئوسامە بن لادن نەمردوون ئێستا لەو دەوڵەتە عەرەبیانە پیاساکەن بەم بابەتە ببین لە هەرێمی کوردستان لە دێر زەمانەوە سوێن خواردن بە خودا و بە شەرەف و بە تەلاق هەبووە لە سەردەمی ئێستاژ ئەم دیاردەیە هەرکۆتایی نەهاتووە سوێن خواردن بۆ فرۆشتنی کەلوپەل لە نێو دوکاندار و فرۆشیارەکان زیاتر گوێبیست دەبیت زایر دوکاندارە لە نێو بازاڕی هەڵەبجە و دەڵێت ڕۆژانە بە سەدان تەلاق لە نێو چایخانەکەمدا دەخورێت بەبێ ئەوەی بابەتەکە پێویستی بە سوێن خواردن هەبێت بەڵام هەندێک کەس ڕاهاتوون بۆ هەموو شت سوێن دەخۆن کابرایەتە ژوورەوە لە خۆی کۆمەڵە قسەکە هیچ لەو مۆزوعانی و هیچ لەو باسەنیەکە چی لە خۆی خۆیەکە بەناو مۆزوعەکە سوێنی بۆ خۆ قورئانی بۆ خۆ ئەمە وابوو هیچ ئەوەندێکیشی بە هیچ نییە ئەڵێ بۆ ئاڵێڵۆڵە بێتاقەتە بە لە خۆ بۆ هیچی بڵم دوو قسەی بکە ئێبڕە کابرا گاتۆتە ناو دوکانەکەمان باسی ئەوما کە دۆ سەدام حوسێن بۆ وەختی خۆی کابراکی چوارشانەی سەرزل بوو کەچی هاتە دەرەوە لەو کولا کابراکی تی کابراک پێیابەتی تەلاقم گوت پێ سێ بە سێ ئەو کابرا نەمردووە و ئیسە ماوە و لەم دووە لە عەرەبیانە ئەژی ئیسە حالێ لەگەڵ وسامە بن لادن ئەوە تا بەسەر لایکە بەحرێکا بۆ خوا داژن جێوی خۆیان نەگۆڕن هەزار تەلاقی خوارد ئەڵەم کاکە تەلاقە و کەتۆڵە نەکەوتۆ کاکە بە دڵیام لە شتیوە زۆر کەسەیە ئەلفەتی بە سوێن خواردنەوە گردووە ینی ئەگەر هەر شتێک بڵێ خەناعەتی بەراوا زانێ بەرامبەرەکەی ئەگەر سوێنێ بخوات بەوە بڕایەنێ بەوەی نەگەیشتوێتە ئەوەی کەوا متمانەیەک لە بینیانە دروست بێک کە شتێکی ود ئەو کەسەی بەرامبەری سیقەی پێ بکە متمانەی پێ بکات فێر بووین ینی عرفێکە لە ناو کوردەواری خۆمانە هەر شتێک بڵێن ئەبێ سوێنێکی بۆ بخۆین ئەبێ سوێنێ بخۆین اینجا ئەمە لە ڕووی ئەوەی کەوا لە ڕووی ئەوەی کەوا هەموو کەسێک فێری ئەم سوێن خواردنە بۆ بەڵام لە ڕووی دینیوە سوێن خواردن بە غێری ذاتی خوا هەر شرکە بە گوێرەی یاسا دەبێت کەسێک دەچێتە بەردەم دادوەر سوێن بخوات و لە هەندێک بابەتی دیکەدا مرۆڤ پێویستی بە سوێن خواردن دەبێت ئەویش دەبێت سوێندەکە تەنها بە خودا بێت بەڵام سوێن بە تەلاق و سوێن بە شەرەف و سوێن بەخوا و سوێن بەسەر و بە چاو و بەگیان ڕۆژانە دەبیسرێت پسپۆڕانی دەرونیش ئەم دیاردەیە بۆ بێهێزی و لاوازی کەسەکان دەگەڕێنەوە ئەم کەسانە مشکلەیەکی کەسایەتیان هەیە یان لاوازی کەسایەتیان هەیەوەیە کە بڕواان بە خۆیان نییە و ئەیانەوێ بە بەشداریکردنی کەسی سێهەم بیسەلمێنن کە مامەڵەیەکیان هەیە سەودایەکیان هەیە یاخود دەیانەوێت شتێک ڕاست
بکەنەوە لە لای خەڵکی دێن لەم ڕێگەیەوە بە سوێن خواردن ئەوانەوێت وتەکەیان بسەلمێنن یاخود ڕەفتارەکەیان بسەلمێنن دوجار ئەمە تەنها بووە ئەوە ئەگەڕێتەوە کە ئەم کەسانە خویەکیان بووە بە خویەک لەلایەن بەردەوام سەری زمانیان بنی زمانی وەکو کوردەواڵی دەڵێت ئەمانە بە سوێن خواردن ژیان بەڕێیەکەن چکۆم دوجار ئەمانە بۆ خۆشیان لە ڕۆ دەرونیەکەوە کەساتێکی لاوازە و ئەم کەسایەتی لاوازیە بۆ ئەوەی کە بیسەلمێنێ لە ناو خەڵکات دێت پەنا بۆ سوێن خواردنە بە لە نێو کۆمەڵگەی کوردیدا بۆ هەموو شتێک سوێن دەخورێت سوێن بەخوای گەورە و سوێن بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و سوێن بە گیان و بە چاو و بە گۆڕ و بە تەلاق و بە شەرەف باوترین جۆری سوێن خواردنەکانن پسپۆڕانی دەرونیش ئاماژە بۆ دەکەن کە ئەمە تەنها لاوازی کەسایەتیەکان نیشان دەدات و پێویستە هاوڵاتیان خۆیان بە ڕەفتار و هەڵسوکەوتیان متمانە لای کەسانی بەرامبەر دروست بکەن نەک بە سوێن خواردن ئەڤیناسا کوردستان 24 هەڵەبجە جا هەندێشت لە لای ئێمەی کورد بۆتە نەریت بۆ هیوایی کە ئەگەر نەریتێکی ناشرین و نەشیاوە ئەوە بە زووترین کات لە ناو نەریتە کوردیەکان دەریکەین چونکە نەریتی ئێمە نیە. جا بێمە سەر بابەتێکی دیکە لێرە راپۆرتێکتان بۆ ئامادەکراوە کە لە شاری دهۆک دیداری هونەرمەند تەحسین تەها بەڕێوەچوو لە دیدارەکە لێکۆڵینەوە خوێندنەوەیەکی تێر و تەسەر بۆ کار و بەرهەمەکانی ئەو ئەنجام دراوە و هەروەها بۆ ئەو هونەرمەندە ئەنجام دراوە وەک باسم کرد لەم راپۆرتە بینەریە دیدارە هونەریە هونەرمەند تەحسین تەهایە لژێرناوێش پێشەنگین سترانە هەفچەرخە کوردی. ئەف دیدار شعالیە گروپê Felekê Rûşenbîrî û Civakî hatiye rêxistin û têda têr û teselî basilşiyan û hunerê hunermend Tehsîn Tahî tête kirin. Yê ku şiyayî bibîte pêşenga strana hevçerx ya Kurdî. Kesanên şareza û bisport, huner û mûzîka Kurdî da dibêjin, hunermend Tehsîn Taha şoreşekê hunerê Kurdî da kiriye û hemî hunermend qerdarên xizmet û xebata wî hunerî ne. خاص وسركيش استرانا كردي بيا صالت شيستا وحفتة وهشتا وحتى ديما هيك برناي طبعا اختيار رحمتي تحسين طه بوس بيفو اواز وستراني موزيك القلب هزلة دوكي هزلة كاسينة بيم تصورها من مك اختيار النغمة ابخو ماجي بيخوش مثلا ستراني تحسين يبنى بهمي قبل من الكويت خلق كده بستايلك جوان وباقش ورتمك درس بيد ميلوديا نهاية تخبتين تر أفا نتيجة بيش عندي أكو رحمتي تحسيني شو رشا كمازن كريا وشنو ما نهاية قوتين Tehsîn Tahayê bi şêwazekê serdemî strana Kurdî beref hevçerxvebûnê biriye û kariye nûkariyan mûzîka Kurdî da biketin û ciyê xwe da gelek berhemên nawazet û marketin. Ev e gotina şarezan buharê mûzîkê û hunerî ye. Wekî malbata wî jî dibêjîtin, beşekê ji berhem û stranên Tehsîn Tahayên belav nebûyî parastîne û hîvî xwazin çavdêriyek li wan berhema bêhte kirin. Peykerê wî ew ê sîlavê hatiye çêkirin, yanî berî sîlavê sikeye ew hat ba rakirin û nîjiyankirin êkêdî hat ba çêkirin ji ber qet û qet şiklê sîmaya Tehsînê natefe. Kasêtek du kasêtiyek heyn hema wextî da salê şêsta wextê nivîsîn hema navê wê wan kasêta el eغانî lwataniye yanî stranêt nîştîmanî stranekê dibêjî şerekê qewmî û piştînkî straneka êqaî jî dibêjîtin geliye zaqûkê kîre helhelhelnî nayê ew stran nehatiye gotin hezkên ev strane cihekê mîrî xwe kete qidan û bi sistemê nî ev ê êjdî bêhêne nûjenkirin. Hunermend Tehsîn Tahayê 130 bû 140 stranên şoreşgerî, neteweyî, eşq û evînî û dildarî gotîne
دون مای وجه چه عادی پشتا خوبتا قائم کم وکی خلقی قائم کری بجوورێکی و هیچ بوارێک نەمایە ستران پێ نەگوتین. هونەرمەند تەحسین تەها ئەلساڵە 1995 ئەلوڵاتی هۆڵەندا دژیە 54 ساڵیە داواغەر کریە. مەسعود محەممەد کوردستان 24 دهۆک. هەلنا بابەتی هوەریە مێنمەوە گروپێکی میوزیکی گەڕۆک گروپێکی هوەریە کە لە چەندین پێکاتە و ئاینی جیاواز پێکاتون ئەوە تایبەتمەندیەکەیانەوە چەندین کاری هوەری جیاوازیش لە ڕێگەی وەرکشۆپ و سازدانی کۆنسرت و نمایشی شانۆیی ئەنجامەدەن. ئەم گروپە لەلایەن چەند هوەرمەندێکی بیانی و هەروەها کوردەوە دروستکراوە کە لە پارێزگاکانی کوردستان و عێراق لەگەڵ گەنجان کارەکەن. میوزیک و دەنگێک کە پڕا لە مانای پێکەوە ژیان و سەردەمانێکە لێرە ئەم پێکەوە ژیانە تێکەڵ بە فەرهەنگ و کولتوری کوردان بووە. وێنەکانیش گەواهیدەری ئەوەن کە هونەر هەماهەنگە بۆ تۆخکردنەوەی دەنگ و ڕەنگە جیاوازەکان. بە سەرپەرشتی چەند کەسانێکی کە برادرانی خۆمانن لە ئیتالیاوە هاتوون بۆەوەی ئەزمموی ئەوروپا بۆ ئێرە بهێنن و هەمان کات ئەوانیش زۆر بەپەڕۆشن بۆ ئەوەی لە گەنجان و هونەرمەندانی ئێرە فێر ببن. بە دڵنیاییەوە پرۆژەمان هەیە بیرۆکەمان هەیە کە پرۆژە داڕژینەوە کە بەرفراوانتری بکەین و وەکو ئەوەی کە ناومان ناوە گەشتی هونەر وەکو فیستیڤال لە گەشتێکدا دەبێت. گروپی شانۆیی ساونکەران و گروپی جوار کە گروپێکی شانۆیە لە بەسڕە بە بەشداری ئەکتەری کورد و عەرەب بە تابلۆیەکی شانۆیی لە کەرنەڤاڵی گەشتی هونەریدا کاریان کردووە. جانا هنا حتى نقدم عروض على مستوى الموسيقى وايضا ئێمە لە بەسڕەوە هاتوین بۆ ئەوەی نمایشەکانمان هەم لە بواری مۆسیقا و هەم لە بواری شانۆ ئەنجام بدەین. لەگەڵ گروپی شانۆی سابونکەران شانۆی هاوبەشمان دەبێت بۆ ڕۆژی کۆتایی فستیڤالەکە. حتى سوينا ورشة مشتركة حتى نطلع بعرض مشترك. یەکێکی دیکە لە کارەکانی گروپی هونەری گەڕۆک چەندین چالاکیە کە بە شێوەی وەرکشۆپ لە بوارەکانی کۆمیک و سینەما لەلایەن چەند هونەرمەندێکی ئیتالیەوە بەڕێوە دەچێت. من لەم وەرکشۆپ و لەم فیستیڤاڵ و پرۆژەیە زۆر سوودم بینیوە و هەروەها چەندین کەسی تازەم ناسیوە و بە چەندین کولتوری جیاواز ئاشنا بووم و کە لە چەندین شوێنی جیاوازەوە هاتوون و من تەنانەت بەشێکی خۆشم بەشێکی هونەری نییە بەڵام وەکو خولیایەک هاتووم بەشداریم کردووە و زۆر خۆشحاڵیشم کە لە کوردستان لە سلێمانیش پرۆژێکی ئاوا جوان توانراوە پێشکەش بکرێت. TDH Germany is a child's rights organization, so the main focus is on ئێمە ڕێکخراوێکی ئەڵمانی پارێزەری مافەکانی منداڵانین و زیاتر تشک دەخینە سەر پاراستنی منداڵان و پەروەردە و پشتیوانی دەرونی بۆ منداڵان. ئەم پرۆژەی ئێرەش بایەخێکی تایبەتی بۆ ئێمە هەیە چونکە کۆمەڵێک خەڵکی لە هەموو ناوچە جیاوازەکانی عێراقەوە کۆ کردوتەوە و کاری هونەری دەکەن بە بێگوێدانە ئەوەی کە لە چنەتەوە و ئاینێکی جیاوازن. ethno-religious differences. من ماوەی 20 ساڵە وەک ئاوازدانەر کاری میوزیک بۆ فیلم ئەنجام دەدەم
لەم وەرکشۆپە بەشدارم بۆ ئەوەی ئەو شتانەی لە ئەزمموی خۆمەوە فێری بووم بۆ ئامادەبووان بگوازمەوە. گروپی گڕۆ گروپێکی هوەریە کە لە هونەرمەندێکی کورد و چەند هونەرمەندێکی ئیتاڵی پێکاتوە کار لەسەر فراوانکردنی کاری هوەری لە ناو گەنجاندا دەکەن بە تایبەت لە ڕێگای تێکەڵکردنی کولتورە جیاوازەکانەوە. ئەمە ژوای کردووە لە زۆربەی چالاکیەکاندا سوود لە ژینگە جیاوازەکان وەربگرن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. کوردستان هەر ئاوادان بێت بۆی گەنجانمان زیاتر و زیاتر بتوانن پەرە بەتوانەکانیان بدەن و وڵاتێکی پێشکەوتومان هەبێت. بەو هیوایەکە پرۆگرامی ئەمڕۆ بە دڵی ئێوەی بینەر بوو بێت. لێرە کۆتایی بە پرۆگراممانەهێنین تا بێگەیشتنەوەیەکی دیکە بەخواتان دەسپێرم، ماڵتاناوە هەر شاد.